نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، بەڕاستی باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزایی فەرمێ و باشترین ڕێبازی پێغەمبەری مختارە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هەر لادانێک هەر پێچەوا بوونێک لەگەڵ ئەو ڕێبازە مبارەکە سەرگەردانیە، نەکبەتیە، وێڵیە، سەری خاوەنەکەی لە ئاگری جەهەنەمەوە دەرەکا. خوا پەنامان بدە. مسلمانە خۆشەویستەکان، ئەبوو هورەیرە بۆمانە گێڕێتەوە، خوای لێ ڕازی بێت، ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی: إن العبد ليتكلم بالكلمة ما يتبين فيها يزل بها في النار أبعد مما بين المشرق والمغرب. رواه البخاري ژمارە 6477 ومسلم ژمارە 2988. واتە پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم: هەر بەندەیەک لە بەندەکانی خوا جاری وا هەیە وشەیەک ئەڵێ لە دەمی دەرئەچێت، حەسابی بۆ ناکات، ئەو وشەیە ئەی خاتە قوولی ئاگری جەهەنەمەوە بە ئەندازەی نێوانی مەشریق و مەغرب، بە ئەندازەی ئەوەندەی کە لێوانی هەڵات و خۆرئاوا هەیە. خوا پەنامان بدە. لە ڕیوایەتێکی تری ئەم حەدیثە ئەفەرمێ: إن العبد ليتكلم بالكلمة من رضوان الله لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات، وإن العبد ليتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في نار جهنم. واتا جاری وهەیە ئینسان وشەیەک لە دەمی دەرئەچێت، وشەی خێر، قسەی خێر لە دەمی دەرئەچێ، حسابی نەکردووە ئەم کەلیمەیە چەند گەورەیە ئەوەی کە دیفاع لە مسلمانێکە کات، قسەی خێرەکە، ڕێنمایی کەسێکە کات. هەر قسەیەک لە قسە خێرەکان کە ئێمە ئیبیسینەوە ڕۆژانە ئەبێتە مایە ئەوەی دەرەجەی ئەم زەلامە زۆر بەرز ببێتەوە لای خوای تەعالە. لە هەمان کاتە جاری وا هەیە کەسێک وشەیەک لە دەمی دەرئەچێ ئەی باتە قوولی ئاگری جەهەنەمە، ئەوەندە پیسە و بۆگەنە. خوای تەعالە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: مثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء. يعني تەماشاکەن وشە چەند موهیمە. وشە يعني یەک وشە وەکو دارێک، وەکو دار خورما وایە، وشەی چاک، چەندێ ڕیشەکەی قوولە، بە هەمان يعني لە هەمان کاتە چەندێک دارەکەش بەرز و جوانە و بەرهەمەکەشی چەند شیرینە. بەڵام لە هەمان کاتە ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة، لە هەمان کاتە وشەی خراپ وەکو دارێکی تاڵی بێ بنچینە کە زانایان ئەڵێن وەکو گوژاڵک وایە، کە بایەک دێ لێ ئەدا و ئەیبا و بەرهەمەکەشی زۆر زۆر تاڵە. کەوابوو یەکێک لە نیعمەتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار بەسەر ئینسانەوە ئەو زمانەیە کە وشەی لێوە دەرەچێ، فەرقی نێوانی
ئینسان لەگەڵ هەموو ئاژەڵ و حەیوانەکانە کە لەسەر زەویە ئەژێن ئەوان ناتوانن قسە بکەن، زوانیان هەیە بەڵام زوانی ئەوان قسەی پێ ناکرێ، بەڵام زوانی من و تۆ قسەی پێەکرێ. ئەوەی دێتە مێشکیا، ئەوەی لە ناو دڵیایەتی ئینسان ئەتوانێ بەو زوانە تعبیری پێ بکە. کاتی ئەو زوانە نییە، ئەو کاتە یا کەسێک لە کەسەکانمان ئەبینین ئەو زوانەیان نییە، ئەو کاتە ئەزانین ئێمە چی نیعمەتێکمان هەیە بەڵام ئاگامان لە خۆمان نییە. هەر لەبەرەوە خوای تەعالی لە قورئانی پیرۆزە منەت ئەکا بەسەرمانە. لە سوورەتی ڕەحمانە خوای پەروەردگار ئەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. تەماشاکەن خۆشەویستەکانم ئەم نیعمەتە گەورانە. خوای تەعالی ئێمەی فێری قورئان کردووە کە پەیامی خوایە بۆ مرۆڤایەتی تاوەکو لەسەری بچن و بەختەوەر بن لە دنیا و لە قیامەتیشا هەر بەختەوەر بن ئەگەر لەسەری بچن. خوای تەعالی ئینسانی خەلق کردووە لە نەبوونەوە هێناوێتێ بوون ئەم ئینسانە عەزیمە، ئەم ئینسانە سەیرە کە یعنی نازانی تەماشای چی ئەندامێکی یان چی لایەکی ئەم ئینسانە بکەی لە عەزەمەت و لە گەورەیە. علمه البەیان و مهمترین یا لە مهمترین نیعمەتەکانی خوای تەعالی بۆ ئەو ئینسانە ئەوەیە خوای تەعالی فێری گفتی کردووە، فێری قسەکردنی کردووە، فێری دەربڕینی ناخی خۆی کردووە. ئەلەم نەجعل له عینین، خوای تەعالی فەرمێت دوو چاومان بۆتان دروست نەکردووە کە زۆر گەورەیە ئەو هەموو دنیا ڕۆشنەی پێبینن، و لیسانن و زمانێکمان پێدان و شەفەتەین و دوو لێویش کە بەردەمی ئەو زمانە ئەگرێ و ناشرینی ناکا، زمانێک کە بتوانی قسەی پێ بکەی، چونکە زمانێک بێ قسە بێ تەنها هەندێک وەزیفە جێبەجێیەکا بەڵام زۆرێک لە وەزیفەکان پێی جێبەجێ ناکرێ. کەوابوو خۆشەویستەکانم زمان چەند بچووکە وەکو حەجم بەڵام زۆر گەورەیە وەکو کار و کردار. زمان تەرجمانی دڵە، تەرجمانی بیر و باوەڕەکانی ئینسانە، ئامێری دەربڕینی ناخی ئینسانە بۆ کاری خێر بوارێکی زۆر فراوانی هەیە، بۆ کاری شەڕیش خوا پەنامان بدە بە هەمان شێوە. وشە لەسەر زمان ئەگەر فێری قسەکردن بێت زۆر ئاسان دەرەچێ، وشە لەسەر زمانی هەر یەکێکمان زۆر بە ئاسانی دەرەچێ، بەڵام ئاگامان لە خۆمان بێ ئەو وشە لای خوا بەهایەکی زۆر گەورەی هەیە. بەو وشەیە لەوانەیە تۆ بتوانی ببی بە ئینسانێکی گەورە، ببی بە ئینسانێکی چاک، هەر بەو وشەیەش ئەتوانی خۆت فڕی دەرناو ئاگری جەهەنمەوە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە سوورەتی قاف ئەفەرمێ إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. لسر دانا دانا وشكاني زمان محاسبة لسر هر كلمة دم الدرء أبي آقات لي بيك أنوسريتوا ئیتر بەچاک بۆتە نووسرێتەوە، بەخراپیش بەخراپ بۆتە نووسێتەوە. بۆیە خوای تەعالی لە سوورەتی نیساء ئاەتی 114 ئەفەرمێ لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. خير نية لقسي خلقيا أو خلقك أي بيني حرهم يقسأك والله زۆربەی قسەکانیان خێری تیانە ئللا مەگەر کەسێ ئەمر بە خەڵکی بکە بە سەدەقە و بە خێرکردن بە چاکە، ئەمر بە خەڵکی بکە بە مەعروف یعنی کار و کردوفتاری جوان و ڕێک و پێک، ئەمر بە خەڵکی بکە کە ئیسلاحی بینی خەڵک بکەن، کە نێوانی خەڵکی چاک بکەن، تەبایی و برایەتی و خۆشەویستی لە نێوانی خەڵکا بەرقەرار بکەن. هەر کەسێ ئەمە بکە خوای تەعالی ئەفەرمێ لەبەر خاتری من بیکە ئەوە پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە، بەڵام جگە لەمە زۆرینەی قسەی خەڵکی خراپە و باش نییە.
معاذی کوڕی جەبەل سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە خزمەتی پێغەمبەرا بووین صلی الله عليه وسلم لە سەفەرێکە منیش نزیک بوومەوە لێی پرسیارێکم لێ کرد وتم ئەی پێغەمبەری خوا ئەمە فرسەتەکە ئێستا من لێتەوە نزیکم أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار كاريكم پێ بڵێ ئەی پێغەمبەری خوا بم خاتە باشتەوە و لە ئاگری جەهەنەم دوورم خاتەوە فەرمووی معاذ لقد سألتني عن عظيم داوایەکی زۆر گەورەت کرد بەڵام داواکە چەندێک گەورەیە بەڵام ئاسانە وإنه ليسير على من يسره الله ئەگەر کەسی خوا بۆی ئاسان کە ئاسانە إن شاء الله تعبد الله ولا تشرك به شيئا خوا بپەرستە و شەریکی بۆ قرار مەدە يعني کاتێک بەندایەتی ئەەکەی بۆ خوا بیکە هیچ کەسێ مەکە هاوبەشی خوای تەعالا لە هیچ جۆرێ بەندایەتی کردنە وتقيم الصلاة نوێژەکانت زۆر بە جوانی پارێزگاری لێ بکە و ئەدای بکە وتؤتي الزكاة ئەگەر پارەت هەبوو قەت مەیەڵە بەسەریا تێپەڕ بێ ئیلا زەکاتەکەی و حەقەکەی ئەنجام بدە وتصوم رمضان و ڕۆژووی ڕەمەزان بەبێ عوزر مەیە لە بفەوتێ ڕۆژووی تیا بگرە وتحج البەیت ئەگەر ئیمکانیات هەبوو توانات هەبوو ڕێگا ئاسان بوو حەجی ماڵی خوایش لەسەرت فەرزە لە عومر تا یەک جار ثم قال أمجا فرموي في غمر صلى الله عليه وسلم ألا أدلك على أبواب الخير درقاكاني خيرت بي بشان ندم كأقر بچي تنايوا إتر أم فرزانة أباريزي الصوم جنة والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار وصلاة الرجل من جوف الليل زۆر گەورەیە لای خوای تەعالا ئەمانە دەرگاکانی خێرن هەر کەسی ئەمانە بپارێزێ فەرزەکانی تر نافەوتێ ئەمجا ئەو ئاەتە ئەخوێنێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون پاشان پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئایا شتێکت پێ نەڵێ معاذ سەری هەموو شتەکانە يعني شتێکت پێ نەڵێم سەری هەموو شتەکانە سەری هەموو شتەکان ئیسلامە يعني سەری هەموو شتەکان ئیسلامە کۆڵەکەی ئیسلامیش بریتیە لە نوێژ و لووتکەی هەرەبەرزی ئیسلامیش بریتیە لە غەزاکردن و جیهادکردن لە پێناوی خوا ئەمجا فەرمووی ئەمەی کە باسمان کرد هەر هەمووی بە شتێکەوە گرە دراوە ئەلا أخبرك بملاك ذلك كله فرمووی ئەی چی ئەی پێغەمبەری خوا دەستی مبارەکی دوو پەنجەی مبارەکی گرت پێغەمبەر صلی الله عليه وسلم زوانی خۆی پێگرت ئاوای کرد يعني زمانت ئاگات لە زمانت بێ ئەڵێ منی شوتم ئەی پێغەمبەری خوا بۆ ئێمە لەسەر يعني لەسەر قسەکردنیش محاسبە ئەکرێین لەباری دایکت بچوایە ئەی معاذ أو هم خلق كأخرين آغري جهنم لسرسر وهل يكب الناس في النار على وجوههم أو على مناخرهم إلا حصائد ألسنتهم هم درويني يعني دروي زمان كان يعني كخلق أخرين آغري جهنم يعني هو كاري خصنا آغري جهنم بهوي زمانه بويا إنساني مسلمان أبي زور آغاي لزماني به أو آياتي كزور جار لسرتاي خطبه اي خوينينوا رينمائيه كبو ايماندار كايماندار اغاي لزماني بيو دائما لچاكه ولا راستيه بكاري بين يا ايها الذين امنوا اتقوا الله وقولوا قولا سديدا كقسي چاكت كرت قسي راست كرت يصلح لكم اعمالكم ويغفر لكم ذنوبكم كار كانت اتر چاكه به وخواي تعالىش لغناح كانت خوشه به ايماندار بس بۆ ئەوەی لەگەڵ شەڕانی و خراپەکارەکانە ناوی بنووسرێ و ناوی تۆمار بکرێ هەر شتێکی بیست بیگێڕێتەوە ناوێ خۆشەویستەکانم ناوێ شتێک کە تەئکید نەبی لێی بیخەیتە سەر زمانت كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم بس يعني بس بۆ ئەوەی کەوا بە درۆزن بژمێرڕێی بە خراپەکار بژمێرڕێی هەر شتێکت بیست بیگێڕیتەوە
جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر ئینسان زمانی خۆی بگرێ ئەگەر مقەیەدی بکا یعنی بیبەسێتەوە بە بەستنەوەی شەرع ئەو کاتە ئەو زمانە بێ بە نیعمەتێکی زۆر گەورە و ڕزگاریەکە لە ئاگری جەهەنم بەڵام ئەگەر بەرەڵای کا بە هەموو لایەکە بە کەیفی خۆی قسە بکە خوا پەناماندا زۆر زۆر خەتەرە زۆر زۆر خەتەرە هەر لەبەر ئەوەیە هەموو بەیانیانە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کاتێ ئینسان لە خەو هەڵەسێ ئەندامەکانی لەشت چاوت گوێچکت هەموو ئەندامەکان تا پەنجەکانی پێت هاوار ئەکەن لە زمان ئەڵێن ئامان زمان لەخوا بترسە چونکە ئێمە بە تۆ بەسراوین ئەگەر ڕاست ببیتەوە ڕاستە بینەوە ئەگەر لار ببیتەوە لارە بینەوە خوا پەنامان بدە لەبەرەوە خۆشەویستەکانم ئەبێ زۆر زۆر ئاگامان لە زمانمان بێ و هەوڵ بدەین بە قەدەری توانە زمانمان لە ڕێگای خێرا بەکاربێنین و دووری خەینەوە لە ڕێگای شەڕ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی ئیسلاحمان بکەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە دوورمان خەیتەوە لە خراپە و خراپەکاری یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر زمان پاکی لەسەر زمان ڕاستی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەو نەخۆشانەی کە ئەمڕۆ داوای دوعای خێریان لێکردین و نەخۆشی مسلمانان ئەوانەی کە لێرە دانیشتون گویان لە وتارەکەیەوە یان گویان لە وتارەکە ئەبێ لە داهاتووە یا ڕەبی خوایە شیفایان بدەی ئەگەر نەخۆشن یا ڕەبی شیفای نەخۆشەکانیان بدەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگرە لە دەستی زاڵم و ستەمکاران لە دەستی ئەوانەی تەماحی ئەم وڵاتە ئەکەن یا ڕەب العالەمین بە دوورمان بگرە یا ڕەبی خوایە سەرکردەکانمان بەرەو باشە ببە یا ڕەبی ئیسلاحیان بکە یا ڕەبی خوایە خەمخۆری بخەیتە دڵیانەوە یا ڕەبی خەمی ئەم ملەتە بخۆن یا ڕەب العالەمین ئامین ئامین خۆشەویستەکانم پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وەسسەلام پرسیاریان لێ کرد وتیان ئەی عیسا چی کارێ بکەین ئەمان خاتە بەهەشتەوە فەرمووی قسە مەکە ئەیوتیان وەڵڵاهی زۆر گرانە قسە نەکەین فەرمووی دەی ئەگەر قسەت کرد ئیلا لە خێرا قسە بکە لە شەڕا قسە مەکە هەروەها فەرمووی ئەگەر یعنی پێغەمبەر عیسا فەرمووی ئەگەر بینیت هەر کاتێ دڵت ڕق بووە هەستەکەی دڵت ڕق بووە جار ئینسان هەستەکە دڵی ڕقە ئەگەر هەستت کرد لاشەت خاو ئەبێتەوە لاشەت هەست بە خاوی لە لاشەتاکەی ئەگەر بینیت ڕزقت کورت بۆتەوە ئەوە بزانە قسەیەکت کردووە کە خوا پێی ڕازی نییە تەدەخول لە چ شتێکاکەی کە خوای تەعالا پێی ناخۆشە سولەیمان عەلەیهی السەلام پێغەمبەر سولەیمان فەرمووی ئەگەر قسەکردن لە زیو بێ دڵنیا بە بێدەنگی لە ئاڵتونە ئەگەر قسەکردن با بڵێن ئەم قسەکردنەی کە ئێمە قساکەین ئەمە زیوە زۆر بە نرخە بەڵام دڵنیا بە بێدەنگ بوونەکەت ئاڵتونە جا ئاگات لە خۆت بێ عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ هەر کەسێ قسە زۆر بکە هەڵەش زۆرەکە هەر کەسێ هەڵەش زۆر بکە گوناح تاوانبارە بێت تاوانەکانی بەرەبەرە قات ئەخرێتە سەر یەکتری و هەر کەسێکیش تاوانەکەی ئەوەنە زۆر بێت لە چاکەکانی زۆرتر بێ ئاگری جەهەنم ئەولاترە بەو کەسە ئیبن مەسعود صحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای لێ ڕازی بێ سوێن ئەخوا ئەفەرمێ وەڵڵاهی هیچ شتێک نییە لەسەر ئەم زەویە پێویست بێت دائیم سجن بکرێ وەکو زمان کە پێویستە دائیم سجن بکرێ عەمری کوڕی عاس خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ قسەکردن وەکو دەوا وایە قسەکردن وەکو دەوا وایە وەکو عیلاج وایە وا لای دکتۆر لای سەیدەلانی وەرێگری لای دەرمانخانەکان وەرێگری ئەگەر زیاد لە حەد دەواکە بخۆی ئەتکوژێ ئەگەر وەکو پێویستیش بەکاری بێنی چارەسەرە ئەگەر وەکو پێویستیش بەکاری بێنی چارەسەرە یەکێکی تر لە پیاوچاکان ئەفەرمێ ئەی بەنی ئادەم ئەگەر بێدەنگ بی تۆ سەلامەت ئەبی ئەگەر قسەت کرد ئەوە ئەیتر ئەبێ حەسابات بکەی یان ئەو قسەیە لەسەر حەسابەکرێ ڕاتە سەر سجلی خراپەکانت یان ئەڕاتە سەر سجلی چاکەکانت کاتێ بێدەنگی سەلامەتی یعنی نە چاکەت طبعا بێدەنگ بوونیش چاکەی بۆ حەسابە ئینسان ئاگات لێبێ بەبەست مەبەستی لەیرە ئەوەیە کە بێدەنگە بی سەلامەتە بی بەس کە قسەت کرد
یا ئەملات زیادەکە یا ئەولات زیادەکە جا ئاگات لە خۆت بێ. لوقمانی حەکیم نەسیحەتی کوڕەکەی ئەکا ئەفەرمێ کوڕە شرینەکەم ئەگەر خەڵکی شانازیان کرد بە قسەزانینیانەوە تۆ شانازی بکە بە بێدەنگیتەوە. ئەگەر خەڵکێکەکەی شانازیەکە کە قسەزانە لە تەلەڤیزۆن دەرەچێ و لەم لاو لەو لاو ڕائەکا بە دوای مایکێکە تا قسەی لەگەڵا بکەن. ئەگەر خەڵکی شانازی کرد بە قسەزانینیەوە تۆ شانازی بکە بە بێدەنگیتەوە. ئەوە لەوە گرنگترە. یەکێکی تر لە پیاوچاکان فەرموویەتی خوای تەعالا دوو گوێچکی داوە بە تۆ و هەروەها دوو چاویشی داوە بە تۆ بەڵام یەک زمانی داوە بە تۆ. جا ئاگات لە خۆت بێ گەرەک ئەوەنەی کە ئەبینین نیو ئەوەنە قسە بکەی ئەوەشی کە ئەیبیسی نیو ئەوەنە قسە بکەی. یعنی دائیمەن حەساب بکە کە بینینەکانت ئەبێت دوو ئەوەنەی قسەکردنەکەت بێ بیستنەکانیشت دوو ئەوەنەی قسەکردنەکەت بێ. جا ئاگات لە خۆت بێ و وریابە. یەکێکی تر لە پیاوچاکان ئەڵێ بیستومانە حکمت و دانایی دەبەشە. ئەم قسە زۆر گرنگە. بیستمانەتەوە لە پێشینانی خۆمان حکمت و دانایی دەبەشە. نۆ بەشی لە بێدەنگیایە یعنی قسە نەکردن. یەک بەشی تریشی کەماوە لەوەیە دوور لە خەڵکی بگری زۆر تێکەڵ خەڵک نەبی ئیلا بەقەدەر پێویست نەبێ. بۆیە ئیمامی زوهری فەرموویەتی لە هەر مەجلیسێکا دائەنشی ئەوەنە باشە تا قسەی خێری تیا بکرێ. ئەگەر یەک تۆز درێژەی کێشە هەر ئەو مەجلیسە خێرە. جاری وایە تۆ دانیشتی مەسەلەن لە مەجلیسێکا ئەسڵ مەجلیسەکە بۆ خێر دانراوە ئەسڵەن بۆ قسەی خێر. سوبحان الله یەک تۆز درێژەی پێ بدە سەیرەکەی شەیتان بەشی خۆی لێ ئەبا. بۆیە حتا مەجلیسەکانی تریشمان کۆڕ و مەجلیسەکانی تریشمان ئەوەنە تیایە دانشین تا خێری تیا باسەکرێ. ئاگامان لێبێ درێژەی کێشە شەیتان بەشی خۆی ئەبا. ئەگەر لە خزمەتی خەڵکا دانیشتی گوێ بگرە. ئەگەر نەفام قسەی کرد هەر گوێ بگرە. ئەگەر زانا و عاقڵیش قسەی کرد هەر گوێ بگرە. لە نەفامەکە فێری ئەوە ئەوی چۆن حەلیم بیخۆت بگری. نەفامە قسەیەک ئەتەقێنێ کوڕی گەرەکە خۆی بگری و قسە نەکە. بەس کاتێ تۆ قسە ناکەی فێری حلمە بی. کاتێ لە خزمەتی زاناکەشە دانشی فێری حکمت ئەبی کاتێ بێدەنگ ئەبی. بەس کاتێ دەسەکەیتە قسەکردن قسەکانی ئەوت لەبیرەچێتەوە. بۆیە بێدەنگ بوون لە هەموو شتێک جوانترە و کۆتا قسەش پیاوچاکان فەرمویانە دوو شت هەیە دڵڕەقەکەن زۆر خواردن زۆر قسەکردن کە ملەتی ئێمە بە هەردیەوە مبتەلا بووە. زۆر خواردن زۆر قسەکردن کاتێ زۆرە خۆی کەست لەبیر نامێنێ نە فەقیر نە هەژار. کاتێ قسەش زۆرەکەی ئیتر بە کەیفی خۆت بەم لاو بەولایە قسە ئەتەقێنی و ئاگات لە خۆت نییە. و قسەکردنیش ئافاتی زۆرە بەڵای زۆرە. ئینشاءڵڵا ستەی بەڵاکانەکەین و بەرەبەرە چینە ناو بەڵاکانەوە بەڵای زۆرە قسەکردن. یەها قسەکردنە کافرتەکە یەک وشە لە دەمت دەرەچێ کافرە بی بە یەک وشە بە یەک وشە بە یەک قسە بە یەک قسە ئەنواع و ئەشکال گوناح بۆ خۆت دێنی. ئینشاءڵڵا ئەگەر قسمەت هەبێ بەرەبەرە لی باسی لێ ئەەکەین کە چۆن بە یەک قسە جاری وا هەیە ئینسان خۆی کافرەکە نەعوذ بالله بۆی ئاگامان لێ بێ چۆن بە یەک قسە ئەبیتە مای گوناحێکی زۆر و تاوانی کابرا دێنی بۆ خۆت گوناحەکانی ئەوان ئەو دێنی بۆ خۆت و چاکەکانی خۆت ئەدەی بە ئەو.